کێشە چیە دوو وڵی کێشەم ئەوەیە دوکانەکەم لە داون تاونی هەبوو کاتی خۆی مدیری داون تاونی برادرما بۆ هاتەمارێ ئەشامان هەبوو وەکو ئەشای فۆل کلۆریوانە لۆ جوانی گوتی لۆ نایە ئەشیانت لە قاتی سەرەوەی داون تاونی دابنێ لەوێن دەر 500 دوکان لێ بۆ ئاوەدان نەکرابەوە هێشتا دوکانەکان بەتار بوو گوتی وەکو ئەوەی جوانی ئەو خەرکە کە بێن دەردادێ ڕێنمایان بدێ کە کریاکووە و سەرق و فلانەی سەندا کە لە بۆ ئەوەی هەر ماگە چش پێ وەرەقەتان دەدەینێ کە تەواوی دوکانەکانیش فرۆشرا ئەو دوکانەی لە ناوی وەکو هەدێ شەریکی حەقدن لە بۆ دەکەین یعنی هیچ حەقدیان لێ نەکردن بدات یعنی ئەو هانی وعدەچیان داما سەرنای ئەوەی بە سێ ماجی ئەو دوکانانە تەواوی فرۆشرا پێنج وەرەقەی خۆیان داما پاش سێ ماگەکەی ئەو دو سێ ڕێگای لە بۆ قاتی سەرەوە دەچوو لە عیمیان کردوش یعنی قەپاتیان کە خەرک هاشوی بە وێدانەکە بابیشم کە چوو بۆ وێندەر کە دیتی ئەو وێندەر شیش کرا لە عیم کرایە گوت بووی ئەوەلەوە یا گوتی على ساز ئەو دوکانانەی دی تەواو نەکرا تەواوکەین ئەو داوای لەوە کرد کە ئەشیاکانمان ئەمەکات خۆشی لە بۆ فرۆشتنی نەبر یعنی وەکو جوانی لە بۆ وێندەر داوامان کرد ئەشیاکەمان بدەنەوە ببینەوە ڕێگەیان پێ نەدەن کە بچین ئەشیا خۆمان بینەوە یعنی زیاتر لە 4-5 جاران سەردانی وێندەرمان کرد ئەو جارە پاش مدەچی پێچوو لە بۆ سەردانچون ئەو دوکانەی مەتەواوی ئەشیاکانیان دزی بوو یعنی لە شەریکە زیاتر ئەمە ساحب دوکان بووی نەما دەتوانین بچینە وێندەر یعنی بەس بە خۆیان ئە لە وێندەر بوون دەرش دوو کلیری هەیە کلیرێک لە کنەوانە کلیرێک لە کنە منە بەس دەڕابەکەیان مەسەڵەن برین کردبوو ئەو ڕادوێنە قەدیم ئەوەکان بوو لە بەریان دانابوو ئەو ئەشیاکە لە ناوی بووی تیچەکی بەشکای ئێستا کەژمایە ینی پاش 4 ساری ئێستا ئەشیاکە بەشکای مایە ئەو زەمن کە داوای خۆم نووسی و شکالام کردوم هەموو شتەکانم بە بەڵگەهێنا ئەو مدیرێکە داوای کرد هات بە هەویێ خۆی ئەلێرانە شادی لۆدام کە کاتی خۆی ئەمە داوامان لێکرد ئەشیای بینی مدیری سکورتیان کە نەقیب کۆچەرە لە شورتێ لێن دەریش مدیری سکورتیانە ئەو هات شادی لۆدامە ڕاستە ئەو کوڕەتوانی لێوێن دەربووە هەموو شتەکانم بەڕسم هەبووە هینایتە 53 ملیۆنی ئەشیاکە یعنی تەواوم بە بەڵگە هەیە وەکو شاید 100 شایدم هەیە وەکو ئەوەی بەڕسم ئەشیاکانی پێشترێوی سکالام تۆمار کردی ئەوە دوو سارە زیاترە دەمهین و دەمبار یعنی پاشەوەی کە ئەو هەموو بەڵگە و شتێم هەبووە بەڕسم بە کلیر کە کلیری وێندەر و مدیری داوتاونیاتی و مدیری سکورتیان وڵی ئەوە کەم دەکەن عاکم قوباتیە یعنی سەرنای تەواوی ئەو بەلگانم کە هەیە هاشتی تێقالبی سون خواردنێ کە ئەو شتێ ئەسڵ ئەساسی نیە سون خواردنی ئەم وادی و بەلگانم هەیە یعنی بەلگانە چیە ها ئەمن نا لە بۆوان کە ئەوان سوندی بخۆن ئەو شتێم ئەسڵ ئەساسی نییە ئێ من ئێستا کە ژوا دوکانەکەم مەوجودە کەشفی حکوومەتی چوە یعنی ئێستا ژوا دوکانەکەم ئەشیاکانی ئەوەی وڵی داواکاریم ئەوەیە وەکو یاسا مەسەلەن ئەو مارم کە ڕۆیە بمداتەوە واچتم هەم بە بەلگە هەیە ئەگەر شتەکانم ئەوە نەبی بابێ لە بەدیلی هەندێم لە زۆرێش بکەوەیاننا بەس نەبووە لە هیچ دنیاکی ئەمن تەواوی بەلگەم هەیە مدیرەکەم هینایە بە بەلگە هاتی شادیدا مدیری سکورتیان بەڕسم ئەو کلیرەیە کاکە کلیری قەپەنگ هەردانەوە یەک لە شەرکێک لە کنە منە ئێستا ئەو دەقی وا دوکان مەوجودە 100 شایدم هەیە ونیا ئەو زەکو دێختە قالبی سون خواردنی شتێک دەخرێتە قالبی سون خواردنی دوو کە شتە لە بینی هەبی هیچ شاید و نووسراوە وەک نەبی ئەو کاتی ئەوەیە نەبوو ئەمنە هەموو ئەوەمە سەرە هاشتی تە قالبی سون خواردنی ئەوە نوێم جارە ئەمن بێم هەر جاری دوو ماگونی تعجیل دەکاتەوە ئەوان ئامادەنینە تێدەگەی عنی بووە لە 9 جاران تعجیل کرد بەخۆی لە هەموو دنیا 3 جارە کابرا ئامادە نەبی لە سەری تەواو ئەوە دەکرێت وانە ئەوە 9 جارە دەکات سارێک و 6 ماک ئارێ وەلا ئەدە داوام لە حکوومەتی هەیە بە دوای و کێشێمدا بێ مەمنون